ئێستا مساڵ خێراترین ئاگر بووە کۆنتڕۆڵکردنی ئاگر بووە لە هەولێر. پیاوانی ئاگرکوژێنەوە پێشبڕچێ دەکەن لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان. دوای ئەوەی ئەمڕۆ ئاگر هەبوو لە پرۆژەی ناستی یاخود شوقەکانی زەکەریا، تیمەکانی بەرگری شارستانی دەگەنە شوێنەکە و تەنها بە 3 خولەک ئاگرەکە کۆنتڕۆڵ دەکەن بەبێ ئەوەی هیچ زەرێکی گیانی هەبێت. بۆ زانیاری زیاتر من مقەدەم شاخەوان سعید کە وتەبێژی بەرگری شارستانی هەولێرە کاک شاخەوان باسی ئەم ڕووداوام بۆ بکە چۆن بوو چۆن وا خێرا گەیشتن. سەرتا بەخێر بێن ڕووداوەکە سەعات کاتژمێر 4:40 خولەک بوویمە ئاگادارکرێنەوە بە خێراترین شێوە تیمی عەنکاومان گەیشتەوێ، پاشان تیمی ڕزگاری و چەند تیمێکی تر و تیمی بارەگامان گەیشتەوێ. بەڕێوەبەری بەرگری شارستانی بەخۆی لەوێ بوو، توانرا بە شێوەیەکی خێرا ئاگرەکە کۆنتڕۆڵکەن کە 3 داخە چەند چرکەیەکی پێچوو، سوپاس بەخوای گەورە زیانی گیانی نەبوو. ئەوانەی لەوێش بوون بە شێوەیەکی سەلامەت توانیمان ڕزگاریان کەین. لەبارەی ئاگرێکی لە ئاکرێ و لە سۆران کاک شاخەوان کە یەکچان بە خولەکێک و نیوێکیان بە 3 خولەک کۆنتڕۆڵ کراوە، ئەمە جیاوازە لەگەڵاوان؟ ئەو ئاگری ئەمڕۆ بینابوو لە نهۆمی هەفتەم بوو، بەخۆی چاردە نهۆمە لە نهۆمی هەفتەم ئاگری سەر ئەرزی بڵێن تابقی یەکەم و ئاسانترەیان کوژانەوەی ئۆتۆمبیل ئاسانترە لە ئەو ئاگرانی کە چەند نهۆمێک بەرزن. لە چاو ئەو ئاگرانەوە کە بەراورد بکەی ئەوە بە خێراترین شێوە ئێمە کۆنتڕۆڵمان کردووە کە لە بەلەکۆن و چێشتخانەی ئەو نهۆمی حەوتەم ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بوو کە دابووە غازی ماڵان غازەکە تەسڕبی کرد بوو ئاگرێکی زۆر گەورە و بەڕاستی بەس خێرایی گەشتنی تیمەکانی ئێمە و وریایی و بەڕاستی ینی ئەو هەوڵوماندووبوونەی کە کارمەندانی ئێمای کەنچ لە کاتی ئەرکی خۆیان و پاش ئەرکیش ئەو مەشقانەی کە پێیان کراوە وایان کرد کە نێڵن ئاگرەکە بکاتە هەر ناو باڵەخانەکە نەگاتە ژوورەکانی کەش. سپاس بەخوای گەورە بە خێرایی کۆنتڕۆڵیان کرد. وابزانم کاک شاخەوان ئەمە خێراترین ئاگری باڵەخانەیە کە کۆنتڕۆڵ یانی ئەمە ڕیکۆردێکە بۆ بەرگری شارستانی هەمان تا ئێستا مساڵ خێراترین ئاگر بووە کۆنتڕۆڵکردنی ئاگر بووە لە هەولێر کە بە شێوەیەکی ئەوە خێرا و لەو ئاسە بەرزەکەوتم نهۆمی حەوتەم بێ کۆنتڕۆڵی کێنەوە بێ زیانی گیانی. ڕێنمایتان چێ بۆ هاوڵاتیان پلەکانی گەرما زۆر بەرز بۆتەوە، ینی ڕەنگە بە هەندێک شتی سادە شوێنەکان ئاگر بگرێت. وەکوتمە و ئاگری ئەمڕۆ بەهۆی شۆرتی کارەبا بەهۆی ئەو لۆدە زۆرەوە بۆکە لەسەر ئەو سویس پلاکە بووە کە سویس پلاکی سارکەرەوە بۆ لە ماڵەوە داوایان لێکەین لۆدی زۆر نەخەنە سێ سویس پلاکان و پلاکەکان و کارەباکان بەکراوی بەجێنێن ئەگەر لە ماڵ نەبوون و هەموو غازەکانیان بگرنەوە کە ئەوەش مەترسێکی گەورە ئەوڕۆ دوو ئاگر بوو، هەم شۆرتی کارەبا بوو هەم تەقینی ئەو غازە بوو سۆندەی غازەکە کە لە بەلەکۆنەکە غازێکیان دانابوو ڕاکێشراوە بۆ ژوورەوە، ئەوەش کە مەترسێکی گەورە و بەڕاستی کە دەنگی تەقینەشی گەورە بوو. بەس وەکوتم خێراگەشتنی تیمەکانی ئێمە نەیانێشت ئاگرەکە زیاتر تەشەنە بکە و زوو کۆنتڕۆڵیان کرد. ڕێنماییمان ئەوەیەکەوە لەبەر وەرزی گەرما شتی ئەو شتانی کە زوو گەڕەکردنە ئۆتۆمبیل بەجێ نێڵن مادەی سوتەمەنی پاوەربانک و مۆبایل و عاتر و معتەڕ ئەو شتانی کەوا کردنا ئۆتۆمبیل عادەتەن بەجێ دەهێڵدرێ ئاگایان لێ بێ ئۆتۆمبیلەکانیان بە شێوەیەکی پاکوخایەن ڕابگرن و ڕێنماییشمان بۆ ماڵەوە ئەوەیەکە ئەو خانوانی ئەو کەسانی کە دەرەچن بۆ گەشتیان ماڵەوە چۆڵەکەن هیچ شتێک بەکراوەی بەجێ مێڵن چونکە مەترسی هەیە بۆ سوتانی ماڵەکەیان.